ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لێبێ خۆشحاڵم بە ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەیەکی سی هەفتە بە دیداری ئێوەی ئازیز شاد بوومەوە. تەوری ئەمجاری بەرنامەکەمان تایبەت کردووە بە ئەو منداڵانەی کە لە سەر جادە و ڕێگەوبانەکاندا دەبینین کە کاریان پێ دەکرێت چۆن ڕێگری بکرێت لە بازرگانیکردن بە مناڵانەوە بە شێوەیە کە بازرگانیان پێوە نەکرێت و کاریان پێ نەکرێت. وەک دەزانین کارکردن بە منداڵ چەندە زەرری بۆ کۆمەلگا هەیە بە شێوەیەکی گشتی ئەوەندەش زەرری بە خودی مناڵەکە هەیە کە لە دوا ڕۆژدا ڕەنگە کاریگەری لەسەر کەسایەتی ئەو منداڵە دروست بکە. لە جیهاندا ئەوە ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان هەمیشە ئاماژیان بۆ کردووە کە هەر جۆرە کارکردنێک بە منداڵ بە تاوان هەژمار کراوە و سزای تایبەتی بۆ دانراوە، بەڵام دەبینی لە ئێستادا خەریکە ئەم دیاردەیە لە هەرێمی کوردستاندا پەرە دەسێنێ، بۆیە بە پێویستمانزانی بابەتێ ئەم بابەتە بەرنامەیەکی تایبەتی لەسەر بکەین و لە ڕێگەی میوانەکانەوە قسە و باسێکی چڕۆپەر لەسەر ئەم دیاردێ بکەین. ئەوەی گرنگە کە لێرەدا بیزانین ڕوون و ئاشکرا یاسا قەدەغی کردووە کە کەس مافی ئەوەی هەبێت کار بە منداڵان بکات، بەڵام جارێکی تر خەریکە ئەم بابەتە لە هەرێم سەر هەڵدەداتەوە. ئەوەی دەبینرێت بەشێک لە منداڵانە یان ئاوارەی عەرەبن یان لە هەرێم نیشتەجێن و خەڵکی وڵاتانی ترن یاخود خەڵکی هەرێمی کوردستانن. ئێستا و لە ساڵانی ڕابردووشدا ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ڕۆڵێکی گرنگی لەوەدا دەبینی کە نەهێڵێ کار بە منداڵ بکرێت و لە جیاتی ئەوە کۆمەڵێک خولی ڕاهێنانی هوەری بۆ منداڵان کردەوە. پرسیار ئەوەیە ئاخۆ ئەم ئەگەر لە ئێستادا تەنیا بەم ڕێکخراوە دەتوانرێت کاری ئەم منداڵانە بکرێت یاخود دەتوانرێت تەنها بەم ڕێکخراوە ئەو دیاردەیە بەرەو نەمان بچێت و کەم بکرێتەوە کە کار بە منداڵان نەکرێت؟ یاسا و هێزە ئەمنیەکان چ ڕۆڵێکیان دەبێت و ئەتوانن چی بکەن تا ئێستا چیان کردووە بە تایبەت کە ماوەیەکە خەریکە ڕێگەگرتن لەم دیاردەیە ترسناک دەبێت. بەڵێ ئازیزان بە میوانداری بەڕێزان شۆخان عەبدوڵڵا پارێزەر و عەلی ئیبراهیم سەرپەرشتیاری بەشی پاراستنی منداڵ لە مناڵپارێزی کوردستان درێژە بە بەرنامەکەم ئێمە و لە سەرچەوەری بەرنامەکە گفتوگۆ دەکەین. ئێوەی بەڕێزیش دەتوانن ڕاستەوخۆ لە ڕێی ئەو ژمارە تەلەفۆنانی کە دێتە سەر شاشەکە پەیوەندیمان پێ بکەن و تایبەت بە تەوەری بەرنامەکە هەر قسێکتان هەیە دەتوانن بیکەن. بەڵێ شۆخان خان سەرەتا ئەگەر بێمە لای جەنابەت و بەخێر بێ بۆ بەرنامەیەکی سی هەفتە. ئەگەر سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ بکەم لە ڕووی یاساییەوە بەکێ دەوترێ منداڵ؟ دیارە منداڵ لە ڕووی یاسایەوە کەسای گەێنێت کە نەگەیشتوتە سنێ ڕۆژدواتە و سنەی کە تە ئەهلی قانونی واتە توانستی کەسێتی خۆی تاو بکە کە ئەچێتە هەژدەی تاو کردێەوە واتە ڕۆژی 19 ساڵی ئەو ڕۆژەیە ئەو کاتەیە کە بێ بە کەسێکی تاو کامل ئەو ڕۆژەی کە 18 ساڵ تاو دەکات پێ ئەنێتە 19 ساڵ لە یەکەم ڕۆژی 19 ساڵەوە ئیتر لە منداڵ دەدەشێت. ئەمە بەپێی کۆی ئەو بنەمایاسانی کە لێسەوە پێی ستانداردە جیهانەکان زۆربیان کە لەسەر ئەوەکەن دیارە جیاوازی هەیە لە وڵاتێکە بۆ وڵاتێک تر بە حکمی جیاوازی BA ئەو شوێنە جیاوازێکرێت لە دیاریکردنی ڕەگەزی منداڵەوە جیاوازێک بە هەمان شێوە لە دیاریکردنی تەمەنی گەنج بەرەو ئەوە بۆیە لە وڵاتی عێراق بە ڕەچاوکردنی کۆی پێوەرەکان دانراوە بۆی کە ئەو کەسا گرێتەوانەیە کە 18 ساڵی تاو نەکرد بێت. بەڵێ شۆخان خاموو پێشترامەژم پێکرد لە زۆربەی ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکاندا ئاماژە بۆ کراوە سەرجەم وڵاتان کۆک بوون لەسەر ئەوەی کە هەر جۆرە کارکردنێک بە منداڵ بە تاوان دانراوە و سزای تایبەتی بۆ دانراوە. لە هەرێمی کوردستاندا چۆنە؟ لە هەرێمی کوردستانە بە هەمان شێوە یاسامان هەیە لەسەر ئەوەی کە تاوانە کارکردن بە منداڵ بە تایبەتی ورد بۆتەوە لەسەر ئەوەی کە جۆری کارکردنەکە چۆرن بێت چکە ئەبێمە ئاگامان لەوە بێت تەکوینێتی دروستبوونی جەسەدی منداڵ زۆر جیاوازە لە گەورەیە. بە هەمان شێوە یاسا کاری بەوە کردووە کە ئەگەر منداڵ کاری پێ بکرێت سزاکەی بۆ دانراوە و ڕێگە پێنەدراوە و ئەبێت ئەو پێودانکانە هەمووی حسابی بۆ بکرێت لە کاتێکا کە منداڵێک ڕوبەڕووی کارکردنە بێتەوە. بەڵام خاتولانە منەمێ ئاماژە بە شتێک بەم ئەو شێوەیە لە مجتەمەعی ئێمە کارکردن ڕتمی جیاوازی وەرگرتووە، یعنی ئەو یاسای دانراوە ڕاستە باسی لێوە کردووە کە کارکردن بە منداڵ تاوانە، بەڵام ڕتمەکانی جا نەکرێتەوە. ئێمە ئێستا ئەنواع و ئەشکال شێوەی ئیشکردنی منداڵە بینین. ناویشمان ناوە ئیشکردنی منداڵ ڕەنگە ئیشکردن نەبێ، ڕەنگە پارە وەرگرتن بێ، ئەن پێڵین ئێستا مستەڵەحەکەیە منداڵی پارە وەرگرت، منداڵی ئیشکەرمان هەیە، ئەبێمانە هەمووی جاکرێتەوە و جارێکتر لە چارچێوەی یاسایە دابڕێژێتەوە. ئایا ئەو منداڵی لە ترافیکەکان ئاوەستێ ئەوە منداڵە ئیشی پێکە یان پارە وەرگرە یان ناوێکی تری هەیە بەڕاستی و ئەگەر پارە وەرگرە یان ئەگەر ئیشکەر نییە بۆچی پارە وەرئەگرێت؟
ئەبێ دیسانەوە یاسا ورد بێتەوە لەمەوە وە گەورەترین ترسناکترین بارودۆخ کە ئێستا دروستکرەوە لە هەمان ئاشکرا منداڵانی سەر شەقامەکانن منداڵانی ناو ترافیکەکانن ئەمانن بارودۆخەکەی زیاتر بەدەر لەوەی کە بۆ خۆی ڕاستە ناو بازاڕەکان و ناو شوێنە گشتەکانی تریژ مناڵی ئیشکەر بۆ خۆی هەر تاوانە بەڵام ئەوەی کە بە ئێمە بەچاو ئەیبینین و کات مەترسیەکەی دروست کردووە بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ منداڵانی پارەوەرگر کە دوجارەکرێت لە تەفاسی بەنامەکە بەڕێستا ئاماژە دەستخۆش کاگالی یەمەلای جەنابەت و دووبارە بەخێر بێ بۆ بەرنامەیەکی سێفتا کاگالی ئەگەر من ئاماژە بۆ بکەم لە جیهاندا نزیکی 3 ملیار منداڵمان هەیە و لەم ڕێژێوەتە سەیەکی دانیشتوانی جیهان منداڵن لەم ڕێژەیە سەر و ملیارێک منداڵ بەردەوام کاریان پێدەکرێت لە جیهاندا ئەمە تا چەند کاریگەری هەیە و ئەم ڕێژێ تا چەند ترسناکە بڕایت خۆی لە ڕاستیان من بۆ ڕوونکردنەوەی وەکو ئیزافەیەکش بۆی کە ئێمە باسی ئەومان کرد ماڵی ئیشکەر چیان ئێمە ینی چۆن ماڵی ئیشکەر بناسیێن خۆی لە ڕاستیات تۆ سێ ئیتیفاقیە کە توانی پشتی پێبەسی بڵێ ئیتیفاقی حقوقی طفلە مافەکانی مناڵانە کە مادی 32 مثلەن لە هیچ وڵاتێکە مەسەن ڕەتی نەکراوەتەوە کە مناڵ ناوێ بە شێوەی ئیشکا بەڵام بە یاسا تەنزیم کراوە مەسەن لە مادەی 32 ئەڵێ نابێ بە هیچ شێوە مناڵ ئیستیغلال بکرێ بۆ جۆرەکارێک کە کاریگەری خراپ لەسەر گەشەی بەجێبێڵێ لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی عەقلیەوە لە ڕووی ئەخلاقیەوە کارێک ڕێگر بێت لە بەردەم خوێندنە یعنی ئەگەر مناڵ کارێک بکە کاریگەری خراپ لەسەر گەشەی جەستەی عەقلی با بڵێن ڕێگر نەبێت لە بەردەم خوێندنە ڕێگەی پێری ئیشکات باشە یاسای بەکاری عێراقیش بە هەمان شێوە حەدی ئەدنای سنی ئەمەلی داناوە بۆ مناڵ مەسەر خوار 5 ساڵ مناڵ بۆی نیشکا لەسەر 5 ساڵە بۆی هەیە ئیش بکات بەڵام جۆرە ئیشێک کە مەترسی نەبێ بۆی ئەمە با بڵێن خاڵێککە مەسەن ئیتفاقیچکە ئەتیفاقی بڵێن دەستنیشانکردنی جۆرە خراپەکانی ئیشکردن کە بڵێن میساقی 1970 کە عێراق ئەنزیمانی بۆ کردەوە ئیتفاقیی نێودەوڵەتیە و لە یاسای کاری عێراقی بەتەواتی ڕوون کراوەتەوە ئێرە ئەو ئیشانەش پێناسە کراوە کە نابێ مناڵ بیکە و مەترسی هەیە بۆ سەر کەسایەتی مناڵ ئیتفاقیچکە هەیە مەسەن ئیتفاقی 1932 حەدی ئەدنای سنی عەمەلە کە بڵێن هەم بە هەمان شێوە حکوومەتی عێراقی بڵێن ئەنزیمانی بۆ کردووە و پابەندە پێوە کە حەدی ئەدنای سنی عەمەلی داناوە وەکو ئەو پرسیاری کە کردێ طبعا مەسەن دیاردەی ئیشکردنی مناڵ دیاردەیەکی جیهانی بەڵام حەجمەکەی لە وڵاتێک و بۆ وڵاتێکی کاگۆڕێ دائیمان ئیشکردنی مناڵ عەلاقی بە کۆمەڵێ بڵێن هۆکارەوە هەیە یەکێ لەو هۆکارانی کە مباشەرەتەن ڕەبتی بەوە هەیە داهاتی تا کەسە دائیمان لە بینی داهاتی تاکە کەس و ئیشکردنی مناڵە ڕەبتێکی گەورە هەیە مەسەن هەتا داهاتی نەتەوەی بەرز بێ داهاتی تاکە کەس بەرزە بێ هەتا داهاتی تاکە کەس بێ ڕێژەی مناڵان کەمەکە هەتا مەسەن داهاتی تاکە کەس مەسەن بۆ نمونە لە وڵاتانەی داهاتی تاکە کەس $500 ڕێژەی مناڵ بە ڕێژەی لە ساسی بەرەو ژوورە مەسەن لەو وڵاتانی کە داهاتی تاکە کەس لە سەر $1000 مەسەن ڕێژەی مناڵ بە ڕێژەی لە سادەیە ئەمە با بڵێن لە وڵاتە شەقیەکانە ئەم پەیوەندیە بە شێوەیەکی ئاشکرا دەرەکەوێ بەڵام لە وڵاتانی غەربە مەسەن ئەم پەیوەندیە ئەو کاریگەری نییە اینجا بڵێن بەشێکی تری عەلاقەی بە تعلیمەوەیە مەسەن تۆ دائیمان خوێندن بەدیلێکی باشە بۆ ئیش نەکردن دائیمان هەتاکو مەسەن ڕێژەی خوێندن بەرز بێ ڕێژەی کارمەترسیدارەکان بۆ ئەوەی کە مناڵ بیکە کەمە بێتەوە و حتا مەسەن ڕێژەی ئیشکردنی مناڵش بۆ خۆی کەمە بێتەوە بۆ چونکی مەسەن ئیشە قورسەکان پێویستی بەکاتە پێویستی بە مەهارەیە لەبەرەوە دائیمان خوێندن یەشێکە لە ڕێگە چارەکان لەگەڵ ئەوەشە با بڵێن ئەو حەجمە زۆرەی کە باسێکن ئێمە بەڕاستی هەتا ئێستا لە هەرێمی کوردستانە مەسەن سەرژمێریەکی ورد نییە کە با بڵێن لە ئاستی هەرێمی کوردستانە کە هەموو پارێزگا و قەزا و ناحێ و گوندەکانی گرت پێ بزانی ژمارەی مناڵانی ئیشکەرمان چەنە بەڵام ئەوەی کە ئێمە بزانین وەکو مناڵ پارێزی ئیشمان تاکرێ ئێمە لە ڕاستیە سێ سەرژمێریمان کردووە تازەترین سەرژمێریمان کە بۆ مناڵی ئیشکەرمان کرێت لە ناو هەر سێ شارەکە لە ساڵی 2010 بوو یعنی حەجمی مناڵانی ئیشکەل لە ناو سنتەری شارەکانە مەسەن هەولێر سلێمانی دووهۆت 12479 مناڵ بوو ئەدەوام بڵێم لە 150 ئەو ڕێژەیە لە خوار 500 ساڵەوە بوو جا ئەوەی کە ئێمە پێویستە قسەی لەسەرکەین ئایا بەڵێن ئەو کارانە چین کە مەترسیدارن بۆ بەڵێ کاک عەلی دواتر بە دوور و درێژی باسی ئەو کاراناکەین بەڵێ بەڕێزان ئێستا پەیامنێرمان ڕاستەوخۆ لە شاری سلێمانی لەگەڵمانە مەریوان عەبدوڵڵا کاک مەریوان ئەم کاتت باش و سڵاوت لێبێ
بەڵێ سڵاوتان لێبێتم کاتتان باش. ئەم کاتی جەنابیشت باش. بەڵێ مەریوان تۆ ئێستا ڕاستەوخۆ لە شاری سلێمانیت هیچ مناڵێک لە لای تۆ هەیە کە لە سەرجادەکان دابێت و هەتا ئێستا کار بکات؟ بەڵێ من لە یەکێک لە شەقامە سەرەکیەکانی شاری سلێمانی لە گۆڕەپانی پارکی ئازادی شاری سلێمانی و لەگەڵتان دەبم بۆ گفتوگۆکردن سەبارەت بە بازرگانیکردن و بەکارهێنانی منداڵ بۆ کاری نایاسایی و دوور لە بەها مرۆیەکان. ئێستا کەمێک بەر لە ئێستا پێشەوەی کە لەگەڵێەوە قسە بکەم لەم گۆڕەپانەی کە ئێستا ڕاستەوخۆ لەگەڵێەوە گفتوگۆ دەکەم بە دەیان منداڵ دەتوانین بڵین لەم شەقامە و لە زۆربەی شەقامەکانی شاری سلێمانی سەرقاڵی کۆمەڵێکاری بەکارهێنانن کە دەتوانین بڵین دەستگێڕی و کۆمەڵێکاری تر و هەروەها دەستێتە چوارچێوەی سوالکردن و کۆمەڵێکاری ترکە بەڕێوەبەرایەتی پۆلیس و لێپساوانی پۆلیس باکارێکی نایاسایی دوور لە بە مرۆیەکان ناویان بردووە. ئەم کارەی دەتوانین بڵێ منداڵان کە لەسەر شەقامەکان بەدی دەکرێت بە درێژایی چەندین ساڵە ئەم دیاردێ لە شاری سلێمانی و لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەدی دەکرێت بە وتەی لێپسراوانی پۆلیس دەتوانین بڵێن هۆکاری تەشەنەسەندنی ئەم دیاردەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ژمارێکی زۆر لە خێزانی ئاوارە ڕویان کردووەتە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەمە وای کردووەکە ژمارە و منداڵانی کە لەسەر شەقامەکان کاری نایاسایی و دوور لە بەهامرۆیەکان بەکاریان بێنن ڕووی لە زیادبوون کردووە. ئەمە سەربارەوەی کە بەرپرسانی پۆلیس لە پارێزگای سلێمانی و دەستگا ئەمنیەکان لە هەوڵدان بۆ بنەبڕکردنی ئەم دیاردەیە. بەڵام تام کاتێ ئێمە قسە دەکەین دەتوانین بڵێن بەکارهێنانی منداڵ و بازرگانی کردن بە منداڵ لە هەرێمی کوردستان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕووی لە زیادبوون کردووە. من بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە هەوڵی دام و دەستگا پەیوەنددارەکانی حکوومەت سەبارەت بە مەڵەکردن لەگەڵ ئەو مناڵانەی کە لەسەر شەقام و شوێنە گشتیەکان بەکار دێنرێت بۆ کاری دوور لە یاسایی و دوور لە بامرۆیەکان. دەچمە لای وتەبێژی پۆلیسی پارێزگای سلێمانی کاک سەرکەوت ئەحمەد بەڕێزتان دەتوانن بڵێن وەک وتەبێژی پۆلیسی پارێزگای سلێمانی ئەگەر پێمان بڵێن ئێوە چیتان کردو بۆ ئەوەی ڕێگریکردن لەم دیاردەی کە منداڵان بۆ کاری دوور لە بەهامرۆیەکان و بازرگانی کردن بەکاردێن. دیارە لەگەڵ دروستبوونی ئەم شەڕە نەگلیسەی داعش و دروستبوونی و قەیرانە داراییە و هاتنی بە لێشاوی ئاوارەکان بۆ خۆشتان نەزان ئێستا لەسەر فولکەکان لە گەڕەکەکانە لە ناو بازاڕا بە شێوەیەکی زۆر بەرچاو مناڵ بڵاو بوونەتەوە وەلەو هەڵمەتەکانی پۆلیس بەردەوامە. بەڵام لە چاو زۆری ئەوانە وا دەرەکەوێت لای هاوڵاتیان کە کەس نەگیرێت. بەڵام ڕۆژانە دا تا 20 مناڵەوانە گیرێن و لێپیچنەوە یاسایان لەگەڵاکرێت. ئێمە مناڵمان گرتووە کە پارەی تەزویریان ناوەتێ پێی ساخکەنەوە لە ناو بازاڕە دوای کە کەسەکە زانیوێت ئێمە تەزویرە و مناڵە دەستگیرمان کردووە. بەڵام ئەمانە ئەوە ئەگەینە کە مناڵ بەکارێن لێ بۆ ئەو کارانەی کە بزان ئایا سەرەگرێ بۆیان یان بردننی دەرمان هەندێک حەبکە بە مناڵانە نقڵەکرێ نمونێ ئەوانەشمان هەیە. هەڵمەتەکانی پۆلیس بەردەوامە. بەڵام وەک باسم کرد دایک و باوکەکان بەویستی خۆیان مناڵەکان لە ئوتێلەکان لەو خانوانی کە نیشتە جنتیا دەرەکەنە دەرەوە ئەڵێ بڕۆ چۆن پارە پیاکەی پیاکە بە تایبەتی ئاوارەکان. هۆکاری تەشەنەسەندنی ئەم دیاردەیە بۆ چیە گەڕێتەوە دیاریکراوی کەسانی کە ئەو منداڵانی کە لەسەر شەقام و شوێنە گشتیەکان دەبینێت کام منداڵانن ینی ئەو منداڵانن کە خێزانی منداڵی خێزانە ئاوارەکانین یان کەسانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بە پێی و ئامار و داتای لەلای ئێمە کە کۆمان کردوتەوە لە لامانە لە سا هەشتای ئاوارەکانی خواروی عێراق و سووریا و عەرەبەکان کە لەسەر شەقامەکان یا خەریکی سڕینەوەی جامی سیارن یا سواڵەکەن یا کلێن سەفرۆشن ئەوانەی ناو بازاڕیش سەرجەمیان ئەتوان بڵێم لە سا هەشتایان عەرەبە. ئەوەی ترکامێنێتەوە خۆمان پیاڵی قەرەج لە سا 15 شێوان ئەکەوێتەوە سەر ئەو لە سا 5 کەی خۆمانە بە بیانی بۆ یاخکردنی پێڵاوە یا هەندێک کاری ترۆیان خرە بازارەوە کە ئەوەش ئەری ئیشێکی نەگونجاوە بۆ منداڵ پێڵاو بۆ یاخایە شاگرفی تەر بێ یا لە بازارە دەستگێڕی بکات چونکە تووشی تاوانە بێ و ڕەنگە دەست گروپە. بەڵێ مەریوان ئەگەر گوێت لە من بێ مەریوان مرۆیەکان بەکارهێنانی منداڵ یان بازرگانیکردن بە منداڵ کارێکی ڕێگە پێ نەدراوە ئەو چتان کردو بەڵێ گوێم لێت.
مەریوان من ئەمەوە پرسیارەوە لە کاک سەرکەوتکەی ئێمە بینین بەردەوام ئەم دیاردانە دووبارە بوونەوەیان هەیە ئەوە ئاماژەی بەوە کرد کە مناڵان دوایەوەی کە دەستگیرەکرێن لێپرسینەوەی یاساییان لەگەڵدا دەکرێت بەڵام دیارە و ئیجراءات و ئەو لێپرسینەوەانە بەو شێوەیە نیە بۆیە ئەبینین بەردەوام ئەم دیاردانە دووبارە بوونەوەیان هەیە دوایەوەی کە ئەم مناڵانە گیرێن دایک و باوکی ئەم مناڵانە ناهێنرێن بەڵێ نامەیان پێپڕ ناکرێتەوە کە جارێکی تر ئەم مناڵانە ڕێگەیان پێ نەدەن کە کار بکەن. بەڵێ من پێشترش بە دوواداچوونم بۆ ئەوە کردووە بەرپرسانی پۆلیس و دەستگا ڕسمیەکانی هەرێمی کوردستان باسلەوە دەکەن ئەو یاسایانەی کە ڕێگری لە بەکارهێنانی منداڵ دەکەن لە هەرێمی کوردستان تون نین ئەمە وای کردووەکە دیاردەکە بەردەوام بێ. من پرسیارەکەت ئاراستی وتەبێژی پۆلیسی پارێزگای سلێمانی دەکەم کاک سەرکەوت ئەگەر پێم بڵێ ئێوە بەردەوامە منداڵانە دەگرن ئەگەر پێم بڵێ بۆچی ئەم دیاردەیە سەرباری ئەوەی کە ئێوە لە هەوڵدان بۆ بنەبەرکردنی ئەم دیاردەیە بەردەوام لە زیادبووندا ینی بنەبەر نەکراوە. ئەبام پێ دڵم کە سوکاری ئەم مناڵانە مناڵەکەی ئێوارە ڕاتەوە پارەیەکی بڵین 30 لە باتەوە بۆ باوکەکە ئیسینا دەکات سەروی هەموو ڕۆژێ بینێرە چونکە ئێوارە شتێک پارە بۆ هێنێتەوە بیا بە مەسرف و بیا بە کریف ئوتێلەکە و بە هەندی خاڵی تر بەس ئەمەی کە من باسیکەم لە ئەمە تەنها ئەرچی پۆلیس نییە بەڕاستی ئێمە دەستگیریان کەین چونکە بە دەستگیرکردن ئەم دۆسیە ئەم مشکلێ چارەسەر ناکرێ ئەبێ لایەنێ پەنیودەکانی تر بێنە سەرخەت وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بێتە سەرخەت ئەوەی کە بەرپرسە لە هێنانی ئاوارەکان و لە کەم بدایانێ ئەم مناڵانە بەیانیان سەرژمێر بکەن وایان بۆ بکەن کە قوتابخانەیەکی بچوو بکرێتەوە بەیانیان هیچ نەبە سەعاتێ سەعات و نیوە ئەمانە دەرسیان پێورە ئەگەر نەکرێ هەر فێری وێنە کێشانیان کەن بۆی بزانرێت کە ئەم مناڵانە سەرڕۆ نابن لە کەمپەکان نایانە دەرەوە. بەڕاستی منە بەلاشم و نەشیاوە کە پۆلیس چێ بە جلوبەرجی سەربازیەوە مناڵێ بگرێ و بیباتە بنکەیەکی پۆلیسی لێ بچێ ئەبێ حکومت بەرنامەیە بێت تۆ چۆن داخڵت کردوون ئەبێ بەرنامەش بۆ مناڵەکانی پێشتر هەوڵێکە بوو بۆ جاکردەوە مناڵانی کە لە ڕاستیدا کەم دەرامەتن و هۆکاری کەم دەرامەتی پاڵنەر بۆی لەسەر شەقامەکان کار بکەن یان هەر شێوازێکی تر بۆ پیاکردنی بژێوی ژیانێنەوە چیتان کردووە بۆ جیاکردنی و کەسانی کە لە ڕاستیدا نەدارن هەروە ئەو کەسانی کە کردویانە بە پیشە بۆ جیاکردنەوەی ئەم دوولایەن. کاک مەریوان چەندەها دەستگا هەیە ئێستا کۆمەڵی مناڵپارێزی کوردستان هەندێک لایەنی تر هەیە کە کۆمەڵێک مناڵی گرتوۆتە خۆی خانەی بێسەرپەرشتان کۆمەڵی مناڵی گرتوۆ ئەستۆی خۆی ئەمانە دەرکەوتووە کە کەسیانی یا کەس و کارەکەی مێردەکە لە ژنەکەی جابۆتەوەڵێ منە مناڵە ئەێنمە خانە بەخێویکن بەڵام ئەمانە لە هەردوو بارەکە ئەوەنی ناچنا ئەو شوێنانی کە تایبەتە بە مناڵان ناچنە خانەش ئەمانە وایان لێکراوە کە پارەیان پێپیا بکرێ ئەبێ بیر لۆ بکرێتەوە کە کەسوکاریان بان کرێ نەک بۆی کە برێتە دادگا و بە بەڵێ نامەیەک بەربێ ئەگەر ئەمە یەکەم جار مناڵی خستە سەر شەقام بۆ جاری دووەم حەقە دادگای تر باوکەکە بەرنیا و کاری توندی لەگەڵ پاشەوە منداڵانە دەستگیر دەکەنەوە ڕوبەڕووی کوێیان دەکەنەوە چۆن دەتوانن بڵێ مامەڵیان لەگەڵ دەکرێت بۆی دوورکەونەوە لەم دیاردە. ئێستا ئێمە بەرنمەیەکمانە هیچ مناڵێک بە جلوبەرجی سەربازی و هێزەکانی پۆلیس بۆیان ناچن مەگەڵ حاڵەتێکی تاڕی بێ لەسەر شەقامێکە براکانمان لە پۆلیسی فریاکەوتن بیانگرن بەڕێوبەرایەتی پۆلیسی نێوجوانان بەشێکی تایبەتن بە جلوبەرجی سەربازی و توێژەری کۆمەڵایەتیشمانەی لەگەڵیانە ئەوانە هەموو پەڕاوەکانە خەنە بەردەم و دادوەری دادگای لێکۆڵینەوەی نێوجوانان بڕیا لەسەر و دۆسییانە باس لەوە دەکرێت کە یاساکانی بەرەنگاربوونەوەی دیاردەی بەکارێنان و بازرگانی کردن بە منداڵ لە ئاستێکی لاوازدانیانەوە چی دەکەن وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیس و دەستگامنیەکان بۆی ئەنی پێداچوونەوە بەم یاسایانە بکرێ بۆی ڕێگری لەم دیاردێ. ئێمە پێشنیارمان کردەوەکو بەڕێبەتی پۆلیسی سلێمانی لەسەر یاسای چەگەڵگرتن لەسەر بازرکانیکردن بە مناڵەوە لەسەر دیاردەی لە شفرۆشی کە ئەندام پەرلەمانەکان خۆیان تەلەفۆنمان بۆکەن ئەمانەمانەوەی کردەوە پێشنیار نردومانە بۆ وەزارەتی ناوخۆ بەدەست ئەندام پەرلەمانەکان پێویستە پێداچوونەوە بکرێ لەم بارودۆخە سزایەک دەرپرێ بۆ کەسانە کە خەڵک نەتوانێت جاری تر بێتەوە سەر و کارە. سەرکەوت من زانیاریم هەیە منداڵانی کە دەستگیر دەکەن هەروە ئەو کەسانیش کە لە تەمەنەکانی سەروتر سوال دەکەن دوایەوە کە دەستگیر دەکرێن بە بڕێپارەی کەم ئازاد دەکرێن دووبارە دەگەڕێنەوە سەر شەقامەکان ینی بۆچی ئەمە میکانیزمێک نادۆزرێتەوە بۆ بنەبڕکردنی. ئێسێمە لەگەڵ پەرلەمانتارەکان قسەمان کردووە کە دیاردەی سوالکردن وا بکرێت کە تۆزی سزاکان قورس کرێ خەڵک نەتوانێت ئەگەر دەرکەوت ئەمە بێدەرامەتە برێتە ئەو شوێنی کە تایبەتە ئەگەر دەرکەوت ئەمە کردوێتی بە پیشە و سوالەکە سزاکەی قورس بێ بەر نەبێ زیندانی بکرێ بۆ 6 مانگ یا ساڵێک تا نەچێتەوە سەر. سپاس کاک سەرکەوت کە لەگەڵمان بووی بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون بۆ چوونی وتەبێژی
پۆلیسی بەڕێوەبەرایەتی پۆلیس بوون لە سلێمانی کە بە وردی زانیارەکانی لەسەر زاری خۆیەوە گواستەوە بۆ بینەرانی کورسات نیوز ئەو پێوایەکە هەوڵ زۆر لە ڕادایە بۆ ڕێگریکردن لە بازرگانیکردن و بەکارهێنانی منداڵ بۆ کاری ناسایی دوو لە بەهامڕۆیەکان بەڵام تاکو ئێستا دەتوانین بڵێم ژمارەیەکی زۆر لە منداڵ لە سەر شەقام و ڕێگە سەرەکیەکان بەدی دەکرن کە بەردەوامن لە ئەم کارە نایاسایە. بەڵێ زۆر سپاس مەریوان عەبدوڵڵا کە پەیامنێرمان ڕاستەوخۆ لە شاری سلێمانی لەگەڵمان بوو هەموو پرسیارانی کە من بە گرنگم زانی تۆ لە میوانەکەت کرد. سپاس بۆ سەرکەوت ئەحمەد و تەبێژی پۆلیسی پارێزگای سلێمانی کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. سپاس بۆ هاوکاریت مەریوان. بەڵێ ئەچمۆ لای میوانەکانم خات و شۆخان. ئەگەر ئاگادار بوو بیت باسمان لەوە کرد کە ئەم مناڵانە چەند جار دەستگیر دەکرێن کاک سەرکەوتیش ئاماژەی بۆ کرد دووبارە دەست دەکەنەوە بەم کارە کەواتە من پرسیارەکەم ئەوەیە ئەم کارکردن بەم جۆرە مناڵانە ئەنجامی هەژاریە یاخود کراوە بە پیشە و ئیتر ئەم مناڵانە ڕاهێنراون لەسەر ئەوەی کە دەبێت ئەم کارە بکەن ئەگەر هەژاریش نەبن. دیارە ئەوەی کە ئێستا لە ناو شارەکان ئایبینین بە تایبەتی لە ناو مەرکەزی شاری سلێمانیە ئەیبینن ئەکرێت ناوی بنین بەڕاستی ئەوە کارکردن نییە. بڵێ ئەوەی کە ئێستا بینێەوە ئەوەی کێمە قسەی لەسەرەکەین و مەترسیە بۆ سەر کۆمەلگا پێی ناوترێ ئیش ئیشکردن نییە هۆکارەکەی چێ هۆکارەکەی چۆتە قاڵبی بازرگانی و شۆخان خان ئەم جۆرە کارانە واتە بازرگانیکردنە بە مناڵە ئەم بازرگانیکردنە بە منداڵەوە لەبەرەوەی کە بە دقیقی لە پرۆتۆکۆلی یوئەنە بۆ خۆی ئاماژەی پێکراوە لە نێوان لە ناوشیانە یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانیکردنمان هەیە بە ئینسانەوانێ لە عێراق لەسەر ئاسی عێراق بەڵام ئێمە سەهمانە لە هەرێمی کوردستان بەداخەوە بەهۆی وەزەی پەرلەمانەوانێ خوێندنەوەی یەکەمی بکرا و ڕاگیراوە ئەگینا ئەمە تەواو لە ناو ئەو یاسایە جێبێتەوە نەک لە ناو یاسای کارە ئەوەی کە ئەکرێت ناکرێت پێ بڵێن کارەوەی کە ئێستا ئەکرێت هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە هۆکارەکەی بۆ گەڕێتەوە بەڕاستی لە خاڵ یەکەمە ڕاست ئێمە زۆقفی یاسامانەیە یاسا بۆ خۆی بەهێزە چونکە فەراغێکی تاومانەیە تا ئێستا ئێمە پێناسەیەکمان نییە لە ڕووی یاسایی و سزایەکمان نیە و سیاقێکی یاساییشمان نییە کەم کەسانە یاسایەکی تایبەتیشمان نییە یاسایەکی تایبەتمان نییە بزەبت ئێمە بێ پەلە قاژە بکەین بۆ یاسای عقوبات لەوێ بزانین احتیالی بەرامبەر کراوە بزانین ئایا فریو دراوە بزانین ئایا دەستی بڕاوە و دوجار بینەوە بۆ یاسای بازرگانیکردن بە ئینسانەوە کە لە هەرێمی خۆمانە هێشتا جێبەجێ نەکراوە کە بۆ خۆی کرۆکی بابەتەکە لەوێ بەجێ بکرێتەوە بەڕاستی ئەمە لە یەک بابەتە جێبێتەوە بازرگانیکردنە بە منداڵ نەک ڕێخۆشکردن نەک ئیشکردنی خودی مناڵیشە بەداخەوە خەڵک بۆ خۆی و ئێمە لە خۆمانەوە هۆکارێکی سەرەکی بڵاوبوونەوەی ئەو دیاردەین چکە هەر ئێمە لە ترافیکەکانە یارمەتی مناڵەکانین بیرمانە چەر ئێمە ئاسانکاری بۆکەین ئێمە حساییمانەیە لەسەرەوە دوجار لە بەرنامەکەی بەڕێستا ئاماژەی پێکەین کە چۆن منداڵێکی پارەوەرگر ڕێژێکی چەند پارەی زۆرتی دەستکەوتۆلەوەی کە مناڵێک بەردەوام ئیش دەکات. بەڵێ کەواتە شۆخانخان هەر لەسەر ئەساسی قسەکەی تۆ کاک عەلی ئێمە ئەتوانین بڵێن یارمەتیدانی ئەم جۆرە منداڵانە زیانگەیاندنە بە منداڵانە و ئەبێتەوە ئەوەی کە کارەکەی لەلا خۆشەویستتر بێ و بەردەوامی پێبات. بەڵێ من لە ڕاستیان جوابی پرسیان دێ بەس ئەمێ یەک چەند ڕاستکردنەوەی بکەم لەوانی کە پێشترا کە باس کرد لە ڕاستیا ئێمە باسمان لە گرتنی ماڵکردی لە ئەو یاسان لە ئێستا کاری پێکرێت لە هەرێمی کوردستانیشە و لە ئێرێکشە هەتا بڵێم لە مستەوەی عالەمیشە یەک یاسانیە ڕێگا بەس دەستگای پۆلیس بە کە با بڵێن ئەو مناڵانە بگرێت کە ئیش ئەکەن یا خوسیاڵان پێکرێت لە هەموو یاساکانە بۆ شێوەن کە مناڵانە قوربانین دەنان خێزانەکان و ئیستیقلالەکەن بەکارهێنن بۆ پارەپیاکردن لەبەرەوە ئەمانە قوربانین جارێکی کە نابێ ئەمانە بچێتەوە ئەوەی کە ئیجراعاتی لەگەڵان کرێ ئەوانن کە بەخێوکەرەکانیان مەسەن ئەمە خاڵێ کە ئێمە پێشتر ئیشمان کرد کە بە هیچ شێوێک نابێ مناڵ بگیرێت چۆن مناڵانە خۆیان سوالکردنیان هەڵ نەبژاردووە خۆیان ئیشکردنیان هەڵ نەبژاردەوە بە شێوەیەکی بەڵام کاک عەلی ئەوە تا ئێمە هەر خەڵکی خۆمانە گلەی لە دەستگا ئەمنیەکانەکە کە ئەم هەموو منداڵە لەسەر جادەکاندا بڵاو کراونەتەوە بۆ کەس لێپرسینەوەیان لەگەڵ ناکە ڕاستە لێپرسینەوە بەڵام لێپرسینەوە لێپشینەکە و نییە مناڵەکە تاوانبار نییە مناڵەکە کەتنیشی نەکردووە مناڵەکە ئیستیقلال کراوە بەکارهێناوە بازرگانی پێوەگرێ مناڵەکە قوربانیەتەوە بێوەکو قوربانێک تەعاملی لەکەلاگە مەخاڵە خاڵێکی کە مەسەلەی ماڵی یاساکانمان توونیە بەعکسەوە یاساکانمان توونە ئێستا یاسای چاودێری نەوجوانان مادەی سیە ئەڵێ هەر باوشێک کە بێتە ئەوەی مناڵەکەی پەرتەوازە بێ یاخود مەسەن ئیشێکی دەستێتێکە گوڵا بە ڕۆژە و فرۆشەیە بۆ یەخچێتیکە لە خۆتەمەنی 5 ساڵەوە ئەو باوکە سزارێ بە ساڵێک ینی سزاکەی لە ساڵێک لە حدودی ساڵێکە لە مادەی 392 یاسای سزادانی عێراقیە ئەڵێ هەر باوشێک مەسەن هەر کەسێک هەر بەخێوکارێک کە بێتە هۆی ئەوەی کە مەسەن هانی مناڵێک با لە خوار مەسەن 15 ساڵەوە مەسەن سواڵی پێ بکە سزاکەی لە 3 مانگایە ینی لێرە تۆ یاساکان هەیە بەڵام بە شێوەیەکی باش جێبەجێ ناکرێمە خاڵێکی تر ئێمە کە باز لە دەستگای پۆلیسەکەین دەستگای پۆلیس
یعنی ئێمە دەستگایەکمان هەیە پێڵێن پۆلیسی نەوجوانان ئەمە پۆلیسە ئەم دەستگایە باڵێ ئەم بنکەیە خاصە بە تەعاملکردن و هاوکاریکردن و چاودێریکردن و ڕستکردنی ئەو مناڵانەی کە لەژێر مەترسیان ئێمە بنکەی پۆلیسی نەوجوانانمان هەیە بۆیە پێویست ناکات تۆ هیچ مابسانن پۆلیسی هیچ بنکەیەکەیە هیچ لایەنێکە مداخلەی ڕست و متابعی و مناڵانەکە بەڵام لێرە پۆلیسی نەوجوانان لە سلێمانیا ئەو توانە و ئەو ئیمکانێتی لە بەردەسانەیە کە بتوانێت چاودێری و متابعە و پاراستنی ئەو مناڵانە مسۆگەرکات بۆیە با بڵێن پێویستە پۆلیسی نەوجوان ئیمکانێتەکانی زیاترێ چی لە ڕووی کارمەندەوە مەسەن بۆ نمونە زۆربەی بنکەکانی پۆلیس مەسەن بەشێک لە بنکانی پۆلیس ئەو زابطانیتیان کە خریجی نەس و خریجی کۆمەڵاستن بەڵام بنکەی پۆلیسی نەوجوانان یەک زابطیتیانێک کە خریجی کۆمەڵاست و دەرمناس بێت کە ئەوان لەگەڵ هەستیارترین توێژی ناو کۆمەلگایە مامەڵاکەن کەویش ئەو مناڵانە کە لەژێر مەترسیان ئەمە خاڵێکە مەسەن ئەبسەرشی هاتوچووی پێویستیانەیە کە بتوانن بێنە ناو بازار و چاودێری و متابعە و حیمایی ئەو مناڵانەکەن کە ناو بازارە یاخود ڕست دیکەن باشە خاڵێکی تر مەسەن ئیمکانێتیوان لە بەردەسانەیە ئەگەر ڕستی چەند مناڵێکیان کرد و هاتە ناو بنکەی پۆلیسەکەیەوە وەکو پێویست خواردنی پێویستی بۆ دابینکەن ئەمە خاڵێکی کە هەتا ئێستا نەیانتوانیوە مەسەن پێویستە بنکەی پۆلیسی نەوجوانان ئەو وەکو بنکەکانی تر نەبێ یەشێ با لە دەرگاکەی و دەرگاکەی لێ بکاتەوە و بڵێ من پێویستم پێێتە ئەوان پێویستە لە بنکەکە بێنە دەرەوە بێنە ناو بازار و بێنە شوێنە ئامەکان بۆ چونکی ئەوان بەرپرسیارەتی پاراستنی مناڵن لە ئەستۆیە لە شوێنە گشتەکان ناو بازارە ئەوان ئێستا ناتوان بێنە ناو دەرەوە بۆیە بنکەی پۆلیسی نەوجوان پێویستە تطویری پێوێت ئیهتیمامی پێوێت ستافی بۆ زیادکرێ پۆلیسی بۆ زیادکرێ مۆبایل تیمی دروستکرێ بۆی بتوانێت ڕاست و متابعەی ناوپارێزی کوردستان تا چەند کۆنتاکت و پەیوەندیتان هەیە لەگەڵ بنکەی پۆلیسی نەوجوانانە بۆ ئەوەی کە لە بارودۆخی ئەم مناڵانە ئاگادار بن و ئەگەر شتێکە بێ ئێوە لە ڕێی ڕێکخراوەکەی خۆتانەوە ئاگاداریان بکەنەوە بەڵێ لە ڕاستیە ئێمە ینی ئەتوان بڵێم لە پێش جەژنەوە لە ڕوپێویەکمان کرد بە ئامانجی دەستنیشانکردنی حەجمی ئەو مناڵانەی کە ئیستیغلالەکرێن بۆ کارپێکردن و ساڵپێکردن و تەمەنیان لە خوارد 5 ساڵەوەیە دوای ئەوەی کە ئێوە نەتایجەکانمان تحلیل کرد وەرکشۆپێکمان ئەنجامە بانگهێشتی هەموو ئەو لایەنە پەیوەندیدارەمان کرد چوەکو ڕێکخراوناوخۆیەکان چوەکو ڕێکخراونە دەوڵەتەکان چوەکو ئەو دامەزرا و دام و دەستگانی کە پەیوەنددارن بەرپرسن بۆ دانانی سنوورێک بۆ ئەوە ئێمە دوای لە ئەسنای وەرشۆپەکە کۆمەڵی پێشنیاز و ڕاستپاردەمان ئامادەکردون و تەوجی هەموو لایەنەکانمان کە یەکی لەو لایەنانەی کە مەسەڵەن کە بەرپرسیارەتی هەیە لە ڕست و متابعیکردنی ئەو مناڵانەی کە ئیستیغلالەکرێن بۆ سوالکردن یاخود بۆ کارکردن لە خوار تەمەنیشی ناقانونیە کە مەسەڵەن خوار 5 ساڵە بنکەی پۆلیسی نەوجوانان یانی پێشنیاز یاوکرا بنکەی پۆلیسی نەوجوانان گرنگی پێ بێ مەسەڵەن ئیمکانێتیی باشی بخرێتە پەستە دەوراتی بۆ بکرێتەوە مەسەن وەسایلی هاتوچەی بۆ دابینکرێ مۆبایل تیم دروستکە بۆی بتوان مەسەن ڕستی ئەو حاڵەتانەکەن و حیمایی ئەو مناڵانەکەن کە یاساش ڕگان پێ کارکەن لەناو بازار کاگەری دواتر ئەگەرە وڵات و ئاماژە بوو کار و چالاکیەکان ئەکەن کە لە ڕێکخراوی ناوپارێزی کوردستان کراوە بەڵام ئێستا چمە لای پەیامنێرمان لە شاری هەولێر ڕاستەوخۆ لەگەڵمانە قارەمان لە هەولێر لەگەڵمانە قارەمان جەوهەر قارەمانم کاتۆ باش بەڵێ قارەمان من ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم لە شاری هەولێردا ڕەوشی مناڵانی ئیشکەر چۆنە و لە سەرجادە و لە ترافیکەکاندا ئەو منداڵانە تا چەند بوونیان هەیە و کار دەکەن بەڵاو کاتی ئێوە تەواوی بینەرانی کورسات نیوزیش باش ئەو شوێنە ئێستا ئێمە تێدا ڕاستەخۆکە ئەنجام دەدەین یەکێکە لەو ترافیکانەی کە بەشێکی زۆر لەو کەسانەی کە سوال دەکەن و منداڵان بەکاردێنن لە سوالکردن لەم شوێنە کار دەکەن و تەنانەت لە شوێنە گشتیەکان و شەقامەکانی هەروەها لە ترافیکەکانی دیکەش کە ئەگەر ڕۆژانە گوزەرێک پێدا بکەین دەبینین بەشێکی زۆر لەو کەسانی کە سوال دەکەن ئەو شوێنانە بەکاردێنن منداڵانی جێچێکن لەو توێژانەیەکەوە لە سوالکردن و هەروەها بەکارهێنانیان لەو شوێنانە بۆتە یەکێک لەو دیاردانەیەکەوە ڕۆژ لە ڕۆژ لە زیادبوونە دەتەشەنەکردندا لایەنە پەیوەنددارەکان لە ماوەی ڕابرد و ئەگەرچی چەندین هەوڵی زیادرا لەلایەن کامێتەکان و لەلایەن پارێزگاکان و هەروەها تەنانە لەلایەن وەزارەتی کاریشەوە هەوڵی زۆر درا بۆ ئەوەیکەوە چاودێری یاخود بە دواداچوونی زیاتر بکرێت بۆ ئەو منداڵانێکەوە بەکار دەهێنرێن و هەروەها لە هەندێک کەسایەتی و هەروەها هەندێک شوێن بازلەوە دەکرێت کە بازرگانی بە منداڵان دەکرێت لەو شوێنانەی کەوا سوالیان پێ دەکەن و هەروە
شتومەچیان پێ دەفرۆشێت بۆ بەمەبەستی دیاریکراوی خۆیان بەکاریان دەهێنن لە ماوەی ڕابردوو زۆر جار لێژنەکان سەردانی و شوێنانە کردووە روها بەدوا داچوونیان کردووە بەڵام هیچ یاسایەک لە هەرێمی کوردستانیا بەپێی لێدوانی لێپسراوانی باڵای وەزارەتی کار کە بتوانێت ئەو کەسانێکەوە منداڵان بەکاردەهێنن سزایان بدایە خو دەستگیریان بکاروەها ئەو سزایە تەنها دەستگیرکردنە بۆ ماوەی چەند ڕۆژێکی کەم دواتر ئازادکردنیان لە هەرێمی کوردستانیش وەک ئاشکرایە بەهۆی قەیرانی داراییەوە هاتنی ژمارەی زۆری پەنابەران بۆ هەرێمی کوردستان بەشێکی زۆر لەو منداڵانەی کە لەوە لە شقامەکان وارووا لە شوێنە گشتیەکان و لە ترافیکەکانیش بەرچاو دەکەن منداڵانی پەنابەرن هەروە ئەو منداڵانن کەەوە لە خوارد تەمەەن 18 ساڵن کە بەپێی یاسا ڕێگا نادرێت منداڵ لە 18 ساڵ کەمتر بێ کاری پێ بکرێت تەنانەت بۆ ئەوەی کەەوە بۆ مەرامێکی مادی بەکاربهێنرێت و وەکو سوالکردن لەلایەن کەسانی تری بە تەمەەن بەکاردەهێنرێت لە هەرێمی کوردستانیش وەک ئاشکرایە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەگەرچی چەندین چاکسازیە بەڵام تا ئێستا وەک پێویست ئەو چاکسازیانە ڕۆڵی خۆیان نبینیوە بۆ ئەوی ئەو منداڵانە کۆ بکەنەوە ئەو منداڵانە لە باوەش بگرن بۆ ئەوەی بتواندرێت لە شقامەکان دووریان بخەنەوە بتواندرێت ئەو مافە سەرەتایی کە هەیەە خوێندنە لە خوێندن دانە بڕۆن و بەردەوام بن لەسەر خوێندن لە شاری هەولێر ڕێژەکە یاخود بۆتە دیاردا لە دیاردەژوە تەشەنە دەکا زیاد دەبێتن و بەڵێ قارەمان لە شاری هەولێردا ئەو ڕێکخراوانی ڕۆژی ڕابردوو لە دوان ماوەگر سەبارەت با بەرزبوونەوەی ڕێژەی بەڵێ قارەمان من ئەمێ پرسیاری ئەوە بکەم لە شاری هەولێر دیارە کۆمەڵێک ڕێکخراوی تایبەت بە پارێزگاری لە مافی منداڵ هەیە ئەم ڕێکخراوانە چ ڕۆڵێکیان هەبووە توانیوانە چی بکەن بۆ ئەوەی کە ئەم دیاردێ بەم شێوەیە تەشەنە نەسێنێ یاخود بۆ هیچ ڕۆڵێکیان نەبووە ئەم ڕێکخراوانە بەڵێ بەوتەی لێپسراوانی ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن لە بواری منداڵان کار دەکەن لە ئێستادا بیانوی ئەویان هەیە کە بەهۆی قەیرانی داراییەوە ناتوان کارەکانیان باش ڕای بکەن و بەشێک لەو ڕێکخراوانەش بەهۆی قەیرانی داراییەوە داخران بۆ ئەم مەبەستە لە ماوەی ڕابردوو چەندین ڕێکخراو هەوڵی زۆریان داواکاریان کردووە بەڵام لە ئێستادا هیچ ڕێکخراوێکی وانە کار لەسەر ئەوەی بکا کە منداڵان لە شقامەکان بێنێتە دەرەوە بیان خاتە بەر خوێندن بیان خاتە بەر ئەو مافە سەرەتاییانەی کە هەیەە وەکو منداڵێکی ئاسایی ئەو منداڵانەی کە لە خوارد تەمەەن 18 ساڵن مافێکیان هەبێت وەکو منداڵانی تر ژیان بەسەر ببن لە شقامەکان و لە ترافیکەکان بەکار نهێنن بۆ ئەوەی کەوا بازرگانیان پێ بگرێتن و وەکو سوالکردنێک لەلایەن کەسانی تر بەڵێ زۆر سپاس قارەمان جەوهەر پەیامنێرمان ڕاستەوخۆ لە شاری هەولێر لەگەڵمان بوو سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بەشدار بووی بەڵێ شۆخانخان ئەگەر من پرسیاری ئەوە بکەم وەک دەزانی سەرەتاییترین مافی منداڵ پێکەوە ژیانێتی لەگەڵ دایک و باوکی و دوای ئەوەی کاتێک منداڵێک لە دایک دەبێت ئەمە ناڵا مافی ئەوەی هەیە کە تۆمار بکرێەوە ناسنامەی هەبێ لە ڕووی یاساییشەوە ئەمە مافێکە بە منداڵ درراوە بەڵام دەبینین زۆرێک لە منداڵانە کە لە سەر جادەکاندا کاریان پێ دەکرێت دەبینین ناسنامەشیان نییە لە ڕووی یاساییەوە کاتێکە منداڵێک هیچ ناسنامەیەکی نێو دوای ئەوەی ئەم مناڵە لە تەمەنی یاسایی خۆیدا پێویستی بەوەی بچێتە خوێندنگە و بخوێنێ هەرچەندە ئەمانە کە ئەم کارانە دەکەن بەشێک لە منداڵانە ناخرێنە بەر خوێندنیش بەڵام هەر مافێکی سەرەتایی خۆیانە کە ئەم مناڵان دەبێت ناسنامەیان هەبێ لە کاتێکا کە ناسنام بۆ ئەم مناڵانە دەرناهێنرێت هیچ جۆرە تاوانێک تشکیل ئەبێت یاخود دروست ئەبێ بەرامبەر دایک و باوکەکە ئەوەی کە بەڕێزت باست کردوەکو بنەما گشتێکە تاوانە بەرەوەی کە دوجار هەر ئینسانی کە لە دایکە بێبێ خاوەنی ناسنامی نەتەوەی خۆی و ناسنامی کەسێتی خۆی بێ ئێمە ڕەنگە نەتەوەیە کە بوونی هەبێ بەڵام کاڵ بۆتەوە لەوەی کە کەسێتەکەی نییە ناسنامی کەسێتی نییە لەبەر ئەوە لەم کاتەیەوەکو بەڕز ئاماژی پێ ئەو سەرژمێرانەی کە کراون زۆر لەو مناڵانی بە تایبەتی ئەوانی کە لە ترافیک و سەر شەقامەکان کارەکەن ناخرێنە بەرخوێندن و ئەهمیەتەکە لەوێدایە و کاتێک کە ئەخرێتە ناخرێتە بەرخوێندن ضرورەتێک تیا نابینێتەوە بۆی کە ناسنامی دەست بکەوێت یاخود ناسنامە هەیە بەڵام لە واقعدا و بە یاسایش ئەمە باس بکەین بەڕاستی تاوانە و پێویستە هەر منداڵێک کە ئەگاتەوە ئەوەی کە لە سەرای لە دایکبوونی و لە هەفتەیە یەکەمەوە ئیجراعاتی یاساییمانە ئێمە تایبەت بە تەسجیلکردن لە نووسنگی لە دایکبوون و مردن دوجار چێت بۆەوەی کە ئەگەر هەر نەش بێ 6 مانگ تێپەڕێ بێ بچێتەوە حجەی بە حجە بووی دەرکەن لە ناو دادگاکانە ئەگەر ئەوەش سەری نەگەر ئەکرێ بە ئیسپاتی نەسەب بە تەسبیتکردنی نەسەبی منداڵەکە لە دادگا بێت بەڵام ئەومان بیر نەچێت لەو حاڵەتە ئەبێ شخصێک هەبێ داوایک ئەبێمە داواکارێکمان کەواتە لە کاتێکدا ئەم منداڵە گەورە بێت ئەگەر لە حاڵەتێکا دایک یا باوکی منداڵەکەش لە ڕێی دادگاوە داوای ئەو کاکە ئەم مناڵە تۆمار بکرێت و ناسنامەی بۆ دەربهێنرێ بەڵام لە ڕێی دادگاوە و ئیجراعات یاسایانە چین کە دەکرێت بەرامبەر ئەو دایکیان ئەو باوکە کە بۆ تا ئەو تەمەنە هیچ ئەو مناڵی تۆمار نەکردو و ناسنامەی بۆ دەرنهێنا ئێمە ئەومان بیر نەچێت نەخراوەتە سیاقی
حقی عامەوە تاوەکو بڵێن لێپرسینەوەی لێ بکرێ و کاتێک کە منداڵ سنی تێپەڕان سنی قانونی خۆی و چوو لە بەردەم دادگایە سکاڵای کرد ئەمە دوجار لێپرسینەوە لەسەر ئەوە کرێت کە دایک و باوکی بۆ نمونە مەسئولی تەقسیری مەسئولەکەی دیاریەکە لە چوارچەی خۆیان بەڵام و کاتێک کە کەسێک نێ بسکاڵای بەداخشەوە لە وڵاتی ئێمە دیعای عام ئەو سڵتە ئەو وردبوونەوەی نییە لە بابەتەکانەوە کاتێک کە سێرێکە سەرژمێریە کراوە لەلایەن هەر ڕێکخراوێکە و بۆ نمونە لە سەتا ئەوەندەی ئەو منداڵانی شەکەن ناسنامان نییە هاوارێکی لێ بەرز بێتەوە چوزان مجرعاتێکی بە قوتی یاسایی بک بۆی کە ناسنامان بۆ دەگەن لەم حاڵەتە نەبوونی حەقی عامەکەون بێدەنگی بۆ خۆی دیعای عامەوە لە هەمان کاتە نەچوونی منداڵەکەش ئەو حەقا ئیتر دوجار یاسایەوەتەوە دەستخۆی و بۆی لەو کاتە بەرەو فوتان دەچێت. بەڵێ دەستخۆش کاک عەلی ئەگەر باس لە ڕێکخراوی ناوپارێزی کوردستان بکەین و دەزانین ئەم ڕێکخراوە کۆمەڵێک سێکتەری هەیە کە تایبەتن بە خزمەتکردنی مناڵان ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان توانیویەتی چی بکات لەم دیاردە زۆری کە ئێستا بەربڵاوە و منداڵ بەم شێوەیە کاری پێکرێ ئێوە توانیتانە چی بکەن؟ بەڵێ لە ڕاستیە من ئەمەیە بڵین لە حەجم لەسەر هەر دیاریدەی حەجمەکە قسە بکەم بزانین ئەو حەجمی مناڵی ئیشکەرەی کە لە خوار تەمەنیکی ناقانونیەوەیە حەجمێکی ترسناکە ئێمە لە پێش دەنجنا ئەو ئەحسامان کرد بۆ ماوەی 15 ڕۆژ لە ڕێگەی چەند توێژەریی کۆمەڵایەتی و مەیدانیان سەردانی بازار و شوێنە گشتەکانمان کرد بە ئامانجی مقابلەکردنی ئەو مناڵانەی کە تەمەنیان لە خوار 5 ساڵەوە ئیشان بێکری یاخود بەکارهێنێ بۆ سوالکردن یعنی لە ماوەی ئەو 15 شەوەیە کە ئێمە تەواوی بازار و شوێنە گشتەکان کە گومانی ئەوەی لێکرێت کە مناڵ ئیشی تیا بکات سەردانیمان کردووە و مەسەڵەن مقابلەی ئەو مناڵانمان کردو کوی گشتی ئەو مناڵانەی کە مقابلە کراون 424 مناڵە باڵێ ئێمە لە ماوەی ئەو 15 شەوە کە گەڕاوین لە باڵی لە بانەوە تا ئێوەرە هەندێک جاریش لە شەوە بۆ ترافیکەکان بۆی بتوانین تەخەتی تەواوی بکەین یعنی مجتەمەعی کولی وەرگرین بەتایبەتی ئەو مناڵانەی کە بۆ شێوەیە ئیستیقلالەکەن یاخود بازرگانیان بێوەگرێن 424 مناڵە گریمان مەسەڵەن ئێمە توانیمانە 100 مناڵیان سەڵفەنەکەن یعنی لە حدودی 500 مناڵە لە کۆی ئەو 424 مناڵ لە سانەوەیەکی ئەو مناڵانە خەڵکی بڵێن پەنابەرن یاخود ئاواران یعنی لە سەدا نوێیان دانیشتوی با بڵێن هەریم کوردستان بڵێن خەڵکی سلێمانی یاخود دەوروبەری سلێمانین ینی ئەم ڕێژەیەکی زۆر نییە ینی لە نەوەیەکیان کە ئەڵێن لە ئاوارە و پەنابەرەکانە لە 176 ئەو نەوەیەکە ئاوارەی باشوورن زۆربەی زۆریشی ئەوانەی کە ئاوارەی باشوورن خەڵکی سەلاحەتین لە بڵین 45 ئەوانەی کە بەڵێن سوال بە مناڵەکانیان نەکوون ئاوارن یاخ و پەنابەرن نیشتەجێی ناو شاری سلێمانی و گەڕێکەکانی لە 140 نیشتەجێی ناو کەمپەکانن باشە ئەجا لێرە ئەمە خاڵێکی کە پێویستە ئێمە ئیشکردنی مناڵ لەگەڵ سوالپێکردنی مناڵە جاپێکی کە باز لە سوالکردنەکەین سوالکردنی یانی یەکێکە لە هەرە تاوانە گەورەکان شتێکی زۆر لە ئەخلاقیە دژی هەموو بەها ئینسانەکە دژی هەموو بنەما ئینسانەکانە دژی هەموو ڕێکەوت مافەکانی مرۆڤ و مافەکانی مناڵە ینی جەریمەیەکە پێویستە یاسا تەعاملی لەگەڵاکە ینی ئەمەش کە باسێک لە ئەم 424 مناڵە ئەم 424 مناڵە ینی بەتەواوەتی بەپی ئەو یاساکار پێکەوە لە عێراقای جەریمەیە ینی پێویستە ینی لێپێشینوەیەکی تونگ لەگەڵ ئەو بەخێوکارانە بکرێت کە با بڵێن سوال بە بەڵێ زۆر جارە بینیت کارکردنەکە بە شێوەیەک نییە کە سوالی پێ بکە بە نمونە بینین بنیشتێکی ئاياتە دەست کە ئەم مناڵە تا درەنگانێکی شەو ئەم مناڵە لەسەر جادامێنێتەوە و بەڕاستی لەم ئەم مناڵە ینی لەو کات و لەو کاتی درەنگانی شەوە پێویستی بەوێ لە ناو خێزانی خۆیان و ئەو مناڵە پێویستی بە ئیسراحەتە کە تۆ منداڵێک لە بەیانی زۆ هەتاکوش درەنگانێکی شەو لەسەر جادە و لەبەر هەتا و ماندووبوونێکی زۆر ئیتر ئەم منداڵە بەڕاستی هیلاک ئەبێت ینی هیچ ئیسراحەتێکی نامێنێکەوەتە شەرت نییە بە شێوەیەکی ڕاستە و خۆ سوالیان پێ بکەن بەڵام بە ناڕاستە و خۆ مناڵەکان دەهێن لەسەر جادە بێگومان زۆر جار تۆ تەشخیصی ئەو مناڵە ناکەی چێ سوالەکە چی ئەم مناڵانە زۆر جار مەسەن بۆن منە ترافیکەکە پام پێچی پێیەک لەگەڵ خەڵکیەکە سیارێ پاکاتەوە مەسەن ئەو مناڵە خزمەتگوزاریە تەقدیمی خەڵکەکە کە خەڵکە خۆی ناوێ مەسەن یاخود مەسەن پاکەتی کلینسی بێ یاخود پاکەتی بنیش بێ ئەمە تەکنیکێکە بەکارێنین کە مەسەن لە ڕێگەی دەستپانکردنەوەی ڕاستەوخۆ کەس هاوکاریان ناکە ئەوانش هەر ئەتوانین بڵێن ئەچێتە زەمنی ئەوانەی کە مەسەن ئیستیغلال دەکرێن بۆ سوالکردن بەڵام لێرە یەکشت گرنگە ئێمە چی بکەین بۆ ئەوەی بتوانین سنوورێ بۆ ئەم دیاریدەیەدانن ئایا بەرپرسیارەتەکان هیچ چییە؟ چی ئەبێ ئیشکە لەسەر ئەوەی کە ئێمە بتوانین ئەو ئیستیغلالکردنە بوەسێنین لە ڕاستیە تو کۆمپڵی دام و دەستگا و لایەنە هەیە کە پەیوەندیدارن لە ناو شارەکانی هەرێمە
کە مەسئولن ڕاستەوخۆ لە دانانی سنوورێک بۆ ئەوە مەسەن یەکی لەو ئەوانەی کە تۆ یاساوە هەیە لە وڵاتەکەیە مەسە ئێستا بەشێک لەو یەکێک لەو برادرانی کە مەسەن لە راپۆرتەکەوتی یاسانێ بەعکسەوە یاسا هەیە زۆر تونگە یاسای بەڵام کاکعلی بگورە یاسامان نییە بۆ تەنظیمی سوالکردن بەڕاستی ئەمەوەی کە قسەی لەسەرەکەن ئیش نییە وەکو ئیش ڕاستەکەی بەڵام مادەی هەیە بە نەساتوە لە 392 لە سیاسی زانیان عێراقاڵێ هەر بەخێوکارێک هانی خوار 18 ساڵێکە بۆ سوالکردن ساکەی لە 3 مانگە بەڵێ کاکعلی ئەگەڕێمەوە لای جەناب پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵا پەیوەندیەکە وەرەگرم و دواتر ئەگەڕێمەوە جیڤارە حسێنمان لەگەڵا لە کەلار جیڤارە ئەم کاتۆ باش ئێوارەتان باش دەستەوەرێکی جوانتان هەڵبژاردووە وەڵام من پێم وایە هۆکاری سەرەکیکردن هۆکاری سەرەکی بازرگانیکردن بە مناڵەوە لە شارەکاندا یەکەم بەرپرسە ئەمنیەکانن واتە پۆلیس و دەستگاکانی پۆلیس و ئەمنیەت دووەمیش دادگا و دادوەرەکانە لەبەرەوە ئیجراعاتی تند لەگەڵ ئەو کەسانە ناکەن کە هۆکاری سەرەکی بۆ بازرگانیکردن بە مناڵەوە بۆ مناڵیش تاوانێکی نییە مناڵ ساویلکێ تۆتوانی بە بەشتری شێوە ئەو مناڵە فری بە هێڵی خەڵەتێنی لە پێناوەوەی کە بڵێ ئامادەمە شتۆ بۆ کۆمتۆش بڵ ئەوم بۆ بکە ئەو مناڵە ساویلکی هەڵە خەڵەتێ بۆی ئەبێت ئیجراعاتی تند لەگەڵ ئەو کەسانە بکرێت کە هۆکارن وا لەو مناڵانە ئەکەن بازرگانیان پێ بکرێت دادگاکان ئەبێ بڕیارێکی تندن من دوو جۆر مناڵ هەیە من هەر لەم چەند ڕۆژەی پێشوا دوو جۆر لەو مناڵانەم بینیوە چەند ڕۆژی پێش ئێستا لە تێرمیناڵی کەلار 3 مناڵی ئاوارەی سووری بینی زۆر بچووک بوون ئاوا کەوتمە قسەکردن لەگەڵیانە بڕوا بکەی ئەم 3 مناڵە زیاتر لە 500,000 دیناریان پێ بووە 3 مناڵی سووری ئەفر یعنی بەچی ئەم پارەیان پێ کردووە لە حد دوای دوو ڕۆژ لەبەر دەرگای خۆمان مناڵێکم بینی سێرەکەم بە عەرەبانەیەکەوە شتە فرۆشە شامپۆ پێنج پشتی وا فرۆشە لەگەڵ یا قسەم کرد کە کوردی کەلاری خۆمان بوو وتم بۆ ئەم ئیشاقی تۆ مناڵێکی بچووکی ودی ناچارم بیکەم وتم بۆ وتی باوکم پێشمەرگە بووە لە جلەولا شەهید کراوە دوایەوە دوو برایەکی بچووک و خوشکێکی بچووکم هەیە لەگەڵ دایکم مەجبور مامۆکەم بۆ ئەوەی یاژێنم وتی تەواوێت من جێگەی باوکم گرتوتەوە ئێندا ئەبێ مناڵەش کە بۆ ماڵ ئیشەکە و لە پێناوی دایک و خوشک و براکە ئیشەکات ئەگەر قوربانی وکو ئەو مناڵە سوودیانن کە 3 مناڵ ئەگەر بە دزی و بە کۆمەڵشتی نەشاو نەبێ ئەم پارەیان لەکوێ بۆ 3 مناڵی بچووک 500,000 پێگرت بەڵێ زۆر سپاس کاک جیڤارە سپاس بۆ پەیوەندیەکەت شۆخان خان وەک کاک جیڤارەش ئاماژە بۆ کرد زۆر جار ئەم مناڵانە بینی پارەیەکی زۆریان پێیە ئەمە خۆی بۆ خۆی باش نیانی کارێکی هەڵەیە لە تەمەنێکی وا منداڵ فێری پارە زۆری ببێ ئەمە لەلایەکی ترەوە زۆر جار ئەبینی هاوڵاتی ینی بەڕاستی بێزار ئەبێ بە جۆرێک ئەو منداڵانە مامەڵەت لەگەڵاکەن ینی زۆر جار وا بێزارتەکەن ئیتر لێیان تووڕەبی ئەمەش خۆی بۆ خۆی جۆرە ڕقێک تووڕەیەک لە دڵی ئەم مناڵە بەرامبەر بە کەسانی دەوروبەری دروست ئەکا پرسیارەکەی من ئەوەیە ئەم جۆرە کارانە تا چەند وا ئەکات کە ئەم منداڵە گەورە بوو کەسێکی تاوان بە کەسێکی شەڕەنگێزی لە دروست بێ ئەمانە هۆکار نابن بۆ دروستبوون و یاخود زیادبوونی دیاردەی تاوان لە کۆمەڵگادا بێگومان وایە لانەخان ئێمە حساییمان کردبوو لە ڕخراوی WO بەڕاستی ئەو ڕخراوە هەستا بە تەختیەک لە نێوان عینەیەکی بچووکماوەی کرد 200 مناڵ بوو 150 مناڵی پارە وەرگرت 50 مناڵی ئیشکەر ئەو مناڵانەی کە لە ترافیکەکان و لە شوێنە گشتەکانە کارەکەن یعنی یەکێک لەو پرسیارانی کە ڕوبەڕوومان کردبووە چۆن لە هاوڕەکەت ئەڕوانی چۆن هەست بە چی ئەەکەی لە ژیانی خۆتا ینی لە 180 ڕێژەکە بۆ سەرۆ تووڕەن هەمیشە تووڕەن لێیان هەبوو قسەی ناشرین هەبوو قسەی نەشیاو هەبوو بە خۆی و بە هاوڕێکەی بەرامبەر بە مجتەمەعەکەی تووڕە بوو بەرامبەر بەو کەسە تووڕە بوو کە پارەکەی پێنایە و زۆر جار بەرامبەر بەوەش تووڕە بوو کە پارەکەی پێەیە کەواتە کە ئەم مناڵە گەورە بێ جۆرە تاوانکاریەک بیرێکی تاوانکاری لە بیری و هۆشی ئەم مناڵەیە دروست ئەبێ بیر لەوا کاتەوە کە چۆن تاوان بەرامبەر کەسەکانی دەوروبەری جەستەیەک و عەقڵیەتێکی ئینتیقام تۆڵەسەنەوە لەم کەسایە وردە گەورە بێ و دوجارە و نموزەجانی کە لێبینی کە لێرە و لەوێ تاوانەکرێت ئەگەر کەسێک هەبێ دراسەیەکی زۆر بەخۆت لەسەر ئاسی ئەو مناڵانە ئەنجام بات توێژینەوەیەکی تەواوی گەوری مەیدانیمانە بێ بە جۆرێ توێژەرەکان بچنە ژیانیانەوە تێدەگەن لەوەی کە لە 5 ساڵیدا منداڵە چۆن بوو لە 15 ساڵیدا گەیشت بە چی بەڕاستی چونکە بتەوێ و نەتەوێ گەورەبوون لە ناو منداڵە و لەسەر شەقام و لە ناو کۆمەڵێک گەورەیە زۆر جیاوازە لەوەی کە لە ناو لەلایەکی تریش ڕەنگە زۆرێک لەو کەسانی کە ئێستا لە زینداندان و تاوانبارن و تاوانێکیان ئەنجام داوە ڕەنگە ئەگەر توێژینەوەیەکی ورد لەسەر ژیانی ئەم کەسانە بکرێت هەمویان نا بەڵام ڕەنگە هەندێکیان بە مناڵی بە ژیانێکی سەختدا تێپەڕ بوو بن کاریان کردبێ تا ئەو کەسیان لە دەرچۆ کە ئێستا تاوانبارن بێگومان وایە بیرمان نەچێت پەروەردە کۆڵەکەی یەکەم و کۆتایی هەموو بەرجەستەبوونی هەموو ڕەوشت و هەموو ڕفتار و هەموو کردارێکی جوانە و کاتێک کە ئەو کۆڵەکەی ڕێک و
تند و تۆڵ بەسرا ئیتر دوجار منداڵیش بەرەو ئەوە ناچێ و کاتێک کە توانراکە مەبادیئەکانی ئینسان بوون لە منداڵ تێبگەێنرێەوە بە پراکتیکی بە عملی تیا گەورە بکرێ بەڕاستی هیچ کەسێک نبینین و هیچ کەسێک بەدی ناکرێت کە بەو شێوەیە و بۆ تووڕێ و بۆ هەڵچوونە پارەی دەست بکەوێت ئێمە خۆمان بەشێکین لە کێشەکەمان بیر نەچێ و کەسانی کە تعامل ئەەکەین لە مناڵان ئێمە خۆشمان کێشەمانێ لەسەر کە چۆن ڕفتار بکەین لەگەڵ ئەو منداڵانەیە بۆچی چکە دوجار خۆشمان کەسانێکی ئیلاکین ماندوین تووڕێن بۆ نمونە تۆ لە ترافیکەکەی ماندویت ئەوش بۆ ماندوی خۆیەتەوە یعنی هیچ لایەک لە لایەکانمان لایەنێکی تەندروستی دەرونیمان نییە جا بیرکەرەوە ئەم دوو لایەنە ناتەندروستە هەردوو لایەک بێت چی لە مناڵا دروستە بێت ڕاستە دەستخۆشکار علی بابینە سەر ئەوەی کە کێن ئەو لایەنانەی کە بەرپرسن لەم دیاردەیە و ئەبێت ڕێگری بکەن لە بازرگانی کردن و کارکردن بە منداڵان خۆی لە ڕاستیە وەکو باسمان کرد وەکو شۆخەرخانیش وەکو کەسیشی یاسایی کە ئەڵێن خوار 5 ساڵ مناڵە ئەو بەخێوکاری کە مناڵەکەی ئیستیغلالەکە بۆ سوڵکردن یاخود بۆ ئیشکردن لە تەمەنی شکێرخانیەوە یاعتیبارەکرێ بە تاوان ینی یاسا ڕاستە و خۆ لێپێچینەوە لەگەڵ ئەو بەخێوکاراناکە بە هەدەفی ئەوەی کە سنوورێکدانێ بۆ ئەو استیغلالکردنەوە بڵێن پاراستنی ئەو مناڵە بەڵام لە ئێستا ئێمە یاساکانمان هەیە مادە قانونەکانمان هەیە نەسەکانمان هەیە دام و دەستگاکانمان هەیە مەسەن داواکاری گشتیەکە لەو دام و دەستگانەی پێویستە تەداخولی ینی مباشری هەبێ بۆ دام و دەست پەیوەنددارەکانی کە ئەم کەیسانە بجۆڵێ مەسەڵەن لە بازارە مەسەن لێچە لە مادەکان ئەڵێ هەر مناڵ لە خۆ 5 ساڵەوە لە ژێر چاودێری کە سوکارێ ئیشی نەکرد بە تەنها یشتێک مناڵی پەردازەوەی مەسەن تاوانە پێویست لێ پێشینەکە کە سوکارەکە بێت تۆ لایەنی کەم مەسەن 500 مناڵ 424 مناڵ ناو بازارە ئیش ئەگا و پەرتەوازەیە بەڵام هیچ کەسێک مەسەن ئیشی وای لێگەنا ئەمە کەیسەکە ناچۆن ئەین پێویستە داواکاری گشتی وجودی هەبێ یعنی تەداخولکە ئەم منداڵانە کاکاری ئەگەر سەرپەرشتیان هەیە بگەڕێنەوە باوەشی خێزانەکانن وەگەر سەرپەرشتیشانی ئەمە کۆمەڵی خانەی داڵدەدانی مناڵان بێ سەرپەرشتمان هەیە بە پێی وەسای کە ئێمەتوان لە 85 ئەو مناڵانەی کە لە بازارە ئیستیغلالەکەین بۆ سوالکردن و ئیشکردن لەگەڵ دایک و باوکی خۆیان ناژین باشە وتمان بەشێکیان لە ناو گەڕەکانی سلێمانیە بەشێکیان لە ئوتێلەکانە بەشێکیان لە کەمپەکان ناژین یعنی کێشەی بێ سەرپەرشتیان نییە یعنی بەشێک بە تایبەتی ئەوەن کە باس لە سوالکردنەکەن یعنی بەشێک لەو خێزانانە بەهۆی هەژاریەوە نییە یعنی بە شێوەیەشی پلاندا ڕێژا و ئەم بەخێوکارانە مناڵەکانیان ئەخەنە بازارەوە تەنها وەکو وەسیلەیەک بۆ پارەپیاکردن بۆیە ئەمە جێنێک بوێ تونگترین ئیجراعاتی یاسایان پێویستە لەگەڵ دایک و باوکانە بکرێ یعنی لێرە کەوتم وەکو داواکاری گشتی پێویستە دایمەن بەڕاستی وجودی وەکو دەستگای پۆلیس کە تاکە دەستگای بەدایری پۆلیسی نەوجەوانان ئیمکانێتی بخرێتە بەردەست چی لە ڕووی هاتوچۆ بێت چی لە ڕووی ستافەوە بێت چی لە ڕووی ڕاهێنانەوە بێ چی لە ڕووی هەر ئیمکانێکی ترێت کە لە ئێستا پێویستکە بۆی ئەوان بتوانن موبایل تیم دروستکەن لە بازارەکانە وجودیان بێ ڕستەی و حاڵتانە بکەن و مەلەفی بکەن و ئیحالەی دادگایکەن بۆی ئیجراعاتی تونگ لەگەڵ کەسوکارەکانیان بکرێت بەڵام ئیجراعاتەکان لە ڕێگەی مەسەن ئەوە نەبێ مەسەن بۆ منی سەح پۆلیسی نەوجوانان حاڵەتێک ڕست دەکات مناڵێکی خوار 5 ساڵە مەسەڵەن ئیستیغلال کرا بۆ سوالکردن کە مەلەفی بۆ کەیبا بەحمە لێ حاکم بە تعهودێک ئێتەوە بە کەسوکارێکی باشە ئەمە ئەگەرێتەوە جارێککە هەمێتەوە بازار جارێککە هەمێتەوە ئەمە وا لە دەستگای پۆلیسەکە حتا بۆی سینەرە ئەو ئیمکانێتیشی کە هەیەی ئەو ئیشەشی کەی کە خۆی بێزار بێ لێشەکەن چی ئەزانێ هیچ نەتیجەیەکی نییە یەکسەر بەخێوکارەکە مناڵەکانە بەڵام پێویستە مەسەڵەن سزاکە تونتر بێ ینی بزەبت بە پێی نەسەکە بێ کە هەیە بەڵێ ئەگەر ئیجراعاتێکی تونند و تۆڵ بکرێت دوانێت ئەم کاتێک ئەم دایک و باوکە ئەم بەڵێن نامەیە پڕدەکەنەوە بە ئیجراعاتێکی تونند و تۆڵ ئیترجارێکی تر بوێری ئەویان نەبێت کە ئەم منداڵانە بخەنەوە سەرجادە بەتاکید مەسەن تۆ یەکەم چا تعهودێکی پەپڕەکەیتەوە بەڵام دووەم جار دووبارەی کردەوە حتا یاساکە ڕێگەی پێوە سلبی ولاییکە بە شێوەیەکی موقت یعنی ئەگەر بەخێوکارێک مناڵەکەی ئیستیغلال کە جارێک حکم تعهودی لێوەرگێ هەم جارێکە بە شێوەیەکی ئاشکرا بەکاری هێنا بۆ پارەپەیاکردن ینی یاسا ڕێگەی پێوە کە ینی ئەو بەخێوکارە لە بەخێوکاری بخرێ بە شێوەیەکی قانونی بە شێوەیەکی موقت یا تەسلیم بە خانە بکرێ با بڵێن کە بەدیلی خێزانە یاخود تەسلیم بە خێزانێکی نزیکی بکرێ بەڵام من بەش بە حاڵی خۆم تا ئێستا شتی وام نبینیوە ینی با بڵێن ئەو ئیجراعاتە نیە ئەمە خاڵێکی کا بەڵێن علاقی بەدامودە بە یاسا و بە یاسا و بە دەستگای پۆلیسی و بە تایبەتی پۆلیسیەوە بەشێکی تری علاقی بە کۆمەلگا و هوشیاری کۆمەلگاوەیە مەسەن یەکەم جار تۆ پرسیارێکی وتمە ئایا مەسەن ڕاستە ئێمەی هاوڵاتی هاوکاری و بەچاوی بەزەوی و سەیری ئەوانەکەین ئێمە پێشتر باسمان گوتمان ئەم دیاریدەیە قێزەونترین و ناشرینترین دیاریدەیە چونکی ئەو بەخێوکارانە ئیستیغلالی ئەو مناڵانەشەکەن ئیستیغلالی سۆز و با بڵێن بەخشندەی ئەو هەوڵەتانشان کەن کە خێرەکەن بە خەڵک باشە ینی بە شێوەیەک مناڵەکە خەنە بازار تۆ ئیتر بەزەوی پیاوێتەوە لە ڕاستیە هەر هاوڵاتیە کە بە چاوی بەزەویەوە یاخود هاوکاری ئەو مناڵاناکە
هەر هاوکاریەکی ئێمە هاوڵاتی ئەبێتە هۆی بەردەوامی پێدانی سوڵپێکردنی ئەو مناڵە لەلایەن بەخێوکارەکەەوە تووشی بەخێوکارەکە بۆیە ئەو مناڵە ئەنێرێتە بازارە بووی پارەی بۆ بێنێتەوە ئەگەر ئێمە هاوڵاتی بڵێ بە ئێمە هاوڵاتی هیچ نەکەین بەس تەنها بە چاوی ڕێزەوە سەیری ئەو مناڵانەکەین پارەی نێنێ پارە نەباتەوە بە خێزانەکەی بەخێوکارەکە سوڵ بە مناڵەکەی ناکە ئەمە خاڵێ خاڵێکی کە با بڵێن وەکو مەسەن مامۆسایانی ئاینی مامۆستایانی ئاینی بەڕاستی من ناتوان بڵێم هەمووشمان نەزانی کاریگەیەکی زۆر گەوریان لەسەر کۆمەڵگا هەیە ینی ئیش لەسەر مەترسی و بەکارهێنانی مناڵ بکەن لە ڕێگای ئەو بەخێوکەرانەوە کە ئەم دیاریدەیە شتێکی قێوەزنەوەنەوە شتێکی خراپە پێویستە مەسەن ئەو کەسانەی کە خێرخوازن بەڕاستی نەکەونە ژێر تەسیراتی ئەو بەخێوکارانەوە کە مناڵەکانە ئیستیغلالەکەن بۆ سواڵە مەسەن بۆ منە یا دەسێ پێچێ یان برینارە یا مەسەن ئەو شوێنێکی یەکەم ئەندامە لە بازارە دەرێخاو بۆی سۆزی خەڵکڕاکێشە یاخود مناڵێکە بەجلێکی شتڕەوەی خات سەرجادە دێتە جگای بەزای ینی ئێمە بەڕێزەوە سێری ئەوەکەین خاڵێکی کردین ڕستان هەموو ڕێکخراوەکان پێویستە ئیش لەسەر هوشیارکردنەوەی خەڵکن کە ئێمە پێش بەڕاستی هەتا ئەم لە حسێژەتان بڵێن زۆری ترافیکەکان مەسەن ئەو پۆستەرانێک کە ئیشمان کە دروستمان کردو بۆ شاکردنەوە لایزال با بڵێن مەوجودەیانی دائیمەن ئەتوانین ئیش لەسەر بیکردنەوەی خەڵکەین بەڵام لە ڕاستیە ینی وەکو خەڵکی کوردستان بەپێ ئەو حسایی و کە ئێمە شارەزایمان هەبێ ڕێژەکە مەترسیدار نییە ینی وەکو باسم گوتم لە 100 مناڵە ئێستا بچیتە هەر شوێنێکی بازارەوە بەربەلەتێکە بێ مسکەوتی گەورە بێ پارچی ئازادی بێ هەر شوێنێکی عام بێ لە 100 مناڵەکە سوتفەیەکەی نەوەی یەک مناڵیان مەسەن پەناپانێ ئەتوان بڵێم ئێستا وەکو خەڵکی کوردستان تا ڕادەیەکی باش هوشیاریان هەیە بەرامبەر بە پاراستنینەوە بەڵام ئەوەی کە بمێنێتەوە من تۆسێم هەبێ بەڕاستی وەکو ڕاوەکو پێشنیازیە بۆ خەڵک ئەو مناڵانە پێویستە ڕێزیان لێبژیرێ ئەو مناڵانە وەکو ئینسانی خراپسەیریان نەگرێ ئەو مناڵانە خۆیان ئەوان هەڵ نەبژادووە کە بێنە بازاڕەوە سوالکەن هیچکەن بۆیە پێویستە هەموو هاوڵاتیەک بەڕێزەوە سەیری ئەو مناڵانە بەڵێ زۆر سپاس کاک عەلی شۆخانخان ئەگەر لە ماوەی 1 دقەیە وەڵامێن پرسیارم بێت تۆ کۆتا پرسیارمە و کاتی بەرنامەکەم تەواو دەبێت لە ڕووی یاسایی و ئێمە بێت چی بکەینەوەکەی لە سەرمانە چییە بۆ ئەوەی کە ڕێگری بکەین یاخود ئیجراعاتێکی تونند و تۆڵتا بنین کە چیتر ئەم دیاردەیە بەرەو زیاد بوون نەچێت من متعارضم بەڕاستی لەگەڵ کاک عەلیە لەوەی کات پێم ئەڵێت یاسای باشمانەیە یاسای باشمانە لەبەرەوەی کە ئەمەی کە ئێسەی بینین نەسوالکردنە نەئیشکردنە لێک خاڵا خۆی بینێتەوە تیجارەتکردنە بەمانای کەلیمە بە ئینسانێکەوە ئستغلالکردنێتی بەمانای کەلیمە لەبەرەوە ئەبێ دوجار ئەو یاسایی کە ئێستا هەیە یاسای بەرەنگار بوونەوەی قەدەغەکردنی با بڵێن بازرگانیکردن بە ئینسانەکانەوە ئەمە جێبەجێ بکرێ بخرێتە پراکتیزەوە و لەو یاسایەیە ئەشەدی عقوبەدا بندێ و ئەشەدی ئیجراعاتی تحقیقیدا بندێ بەڕاستی جارێکی تر من ڕەنگە یەکەم جارم بێ باس لە نەبوونی یاسا بکەم ئێمە دنیاک یاسای جوان و باشمان هەیە بەڵام لە مەجای بازرگانیکردن بە ئینسانەوە نەخێر نەقسمان هەیە و پێویستە ئەو یاسای بەخرێتە کار بەزووترین بەڵێ دەستخۆش زۆر سپاس بۆ هەریەک لە میوانەکانم شۆخان ئەمتوڵا پارێزەر عەلی ئیبراهیم سەرپەرشتیاری بەشی پاراستنی منداڵ لە مناڵ پارێزی کوردستان سپاس بۆ میوانداریتان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکەم بوون بە ئومێدیەوەین کە هەریەک لە ڕێی خۆیەوە ئەو بەرپرسیارەتە لە ئەستۆ بگرێ تاکو و بازرگانیکردن و کارکردن بە منداڵانەوە بەرەو کەمبوونەوە بچێ ئەڵلقەی ئەم جارەشم کۆتایی هات تا هەفتەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەربن خواتان لەگەڵ